فرۆشتنی گۆشتی سوور بە چەند نرخێکی جیاواز گومانی لەسەر چاکی و خراپی گۆشتەکە دروست کردووە. لەلایەک گۆشت چیلۆی بە 18,000 و 20,000 دیینارە و لەلایەکی دیکە چیلۆی بە 13 و 12,000 دیینار دەفرۆشرێ. ئەم پیاوە لە سلێمانی گۆشتی هەرزان کردووە. بانگەشەی ئەوە دەکات ئاژەڵ کولفەیەکی زۆر ناکەوێت لەسەری تا بە نرخێکی گران بە خەڵکی بفرۆشێ. ئێستا 1500 دیینار لە نرخی هەر چیلۆیەک گۆشت داشکاندنی کردووە و بۆ ڕەمەزانیش بە نیازە نرخەکەی زیاتر دابشکێنێ. گۆشتی بەرەق بە 13,500 دیینار لای ئێمە داشکاندنمان کردووە کە پێشتر بە 15,000 بۆ کردومانە بە 13.5. گۆشتی گوێرەکەش هەر نەرمە بە 13.5. هاوکارێکەش سە پێ دەڵێ من حیوانەکە هەرزانە زینە قەپان بە 6,000 6 تا 6,300 دیینارە. یعنی گۆشتەکە هەر نیوەنی و بێ هەر 12 کێ لەسەرمان. ئاژەڵی کوردی، سووری، هندی، ئەرمەنی و عەرەبی لە مەیدانی ئاژەڵانی سلێمانی دەست دەکەوێت. ڕۆژانە بە گوێرەی خواستی بازار زینە قەپانی ئاژەڵەکان نرخەکەی گۆڕانکاری بەسەردادێن. بەڵام هیچ ئاژەڵێک نییە ڕکابەری نرخ و خواست لەسەر ئاژەڵی کوردی بکات. هەر لەوێ بەرخی کوردی چیلۆی بە 8,500 دیینار و کاوڕ بە 7,000 دیینارە. ئەو ئاژەڵەی دەزانرێ گۆشتەکەی ناسکە و تەمەنی کەمە بە هەرزان دەست ناکەوێ. خەڵکی سلێمانی هەمووی بەعام زۆربەی گۆشتخۆرە، بەس گۆشت ناناسن. گۆشتی گوێرەکە بە ئێسقانەوە زۆر ئەکەوێت لەسەر ئەوانکە بە 13,000 زۆرە ئەیفرۆشن 10,000 ناکەوێ 9کەوێ ئەو هەندیە کە ئەوانە یەن بە 12 و بە 13 9,000کەوێ ئەمڕۆ. ئەگەر بەرخی کوردی خۆمان سەر بڕێ بەرخی ئەمساڵ سەر بڕێ ئەبێ لە سەروی 18,000 بیفرۆشرێ تا 20,000ش ئەبێ 20,000 بیفرۆشێ ئەگەر بێ ئیسفادەی لێ بکات بێ و بەرخی کوردی بێ. بەڵام غێری ئەوە ئەگەر کاوڕی قورس سەر بڕێ بە 16,000ش بیفرۆشە ئیسفادەیەکە. داشکاندن لە نرخی گۆشتی سوور ناڕەزایەتی دروست کردووە. هەکە دەچیت بۆ لای گۆشتفرۆشەکانی بەلەدیەکەی سلێمانی یەکسەر دەیانەوێت ڕوونکردنەوە بدەن کە بۆچی لە لای ئەوان نرخی گۆشت وەکو خۆی ماوەتەوە و داشکاندنیان نەکردووە. وای دەبینن خەڵک جیاوازەکەی لەلا ڕوون نەبووتەوە. جەنابەت فەرموود گۆشتی ئێوە بۆ بە 20 و گۆشتی ئەو برادەرانە لەو قەسابانی خوارەوە بۆ بە 16 ئەبێ. ئەویش هەر قەل لە قەسابخانە ئەیکرێەوە لە قمانی ئەیکرێەوە سەریە بڕێ. بەس من گۆشتەکە بە پوختێن بە خەڵک بە هاوڵاتی من کیلۆی گۆشتێن بە 20,000 ئەوە لە من کیلۆیان بە 15,000 بێ 2 کیلۆ لەو بکرێ منیش کیلۆیەکێمێ متابقەی بزانێ ئایا ئەم گۆشتەی من ئەو کیلۆی من مقارنەی ئەو 2 کیلۆ گۆشتەی ئەوی نییە لەبەر چی لەبەری ئەو 2 کیلۆ بە تۆ کیلۆی 3 ڕۆبعی پەراس و دووگا من بە پوختی ئەو کیلۆی گۆشتە دێمە بە 20,000 هەم لە تامیشا فەرقیە هەم لە سعرەکەشا فەرقیە. پێدەچێت هیچ کەس هێندەی لێژنەکانی قایمقامێت لە تەندروستی و ڤێتێنەری دڵخۆش نەبن بە داشکاندنی نرخی گۆشت. ئەوە تا بۆ مەرجەی مۆری کوشتارگەی هەبێ سزای هیچ گۆشت فرۆشێک نادەن بە کەمترین نرخ گۆشتەکەی بفرۆشێت. لە کاتێکدا هەر گۆشت فرۆشێک لە نرخی دیاریکراو بە زیاتر فرۆشتی سزای دەدەن. نرخی گۆشت کە لەلایەن چاودێری بازرگانیەوە دیاریکراوە 18 بۆ 20,000 لە دوایەوە هەرچی دوکانێکی تر هەرچی گۆشت فرۆشێکی تر بۆ خوارەوە بیفرۆشێەوە وەکو منافەسەی بازاڕی خۆیانی پێەکەن و بەڵام لەسەر و ئەو نرخی کە دیاریکراوە بفرۆشرێت سزای لەسرە. نرخ هەتا هەرزانتر بێ باشترە بۆ خۆیان باشترە بۆ هاوڵاتیش باشترە. هەمووشی تقریبان پابندە خۆشیان هاوارەکەن یعنی بێ لە بێ بازاڕێکی زۆرە لەبەر باری دارایی هەرێمی کوردستان. لە سنووری پەرستگای سلێمانی لە ساڵی 2024دا 226,385 سەرمەڕ و 22,393 سەربزن و 34,670 سەرڕەشە وڵاغ لە کوشتارگە فەرمیەکاندا سەر بڕدراون و خراونەتە بازاڕەوە. ئەو داتایە دەری دەخات شارەکە گۆشخۆرە گەرمی بازاڕیش هاوکارە بۆ بوونی جێبەرجێ بەو مەرجەی لەسەر تەندروستی هاوڵاتیان نەکەوێت. دیلان محەممەد جەزا 964 سلێمانی.